هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەسەر ئاستی پەرلەمانی کوردستان لە سلێمانی کۆبوونەوە بە مەبەستی تاوتێکردنی ئەو ڕەشنووسەی لەلایەن هەردوو فراکسیۆنەوە ئامادە کرابوو بۆ پێکهێنانی ئیتیلافێکی هاوبەش لە پەرلەمانی کوردستان. دیارە ئەو ئیتیلافەی کە لە ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بڕیاری لێدراوە. ئێمە ئەمڕۆ دەتوانم بڵێم گەیشتینە قۆناغی تەواوەتی کارەکانمان و کۆمەڵێک هەوڵ هەیە لەلایەن کۆمەڵێک ئەحزابی سیاسی و مێدەوارین کە ئەم هەوڵانە بگەنە ئاستێک کە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانی لێبێتە ئاراوە. بە تەئکید کاری ئێمە وەکو ئێتیلافەکە لەناو پەرلەمانی کوردستان کاری دەستە جەمعیە خۆتان دەزانن هەر کاری پەرلەمان بۆ خۆی وایە. ئێمە لە ڕابردوو جیاوازتر بە نەفەسێک کە کاری بەیەکەوەی بێ و کارێک بێ کە هەمومان لەناو پەرلەمانی کوردستان بە گیانێکی هاوبەش کۆ بکاتەوە لەگەڵ فراکسیۆنەکانی تر ومێد دەکەین بتوانین کاری باشتر بۆ خزمەتی گشتی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان ئەنجام بدەین. هەر لەو ڕەشنووسەدا کە ئامادە کرابوو وەفدی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بڕیاریاندا پێکەوە کار بکەن وەک یەک ئیتیلافی هاوبەش لە پەرلەمانی کوردستان. دوای ئەوەی لیژنەکان دەست بەکاربوون هەردوو لیژنەی فراکسیۆنەکەی گۆڕان و یەکێتی هەر یەکە و ڕەشنووسێکی بۆ پەیڕەوەکە بۆ کارنامەکە ئامادەکرد بوو. لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا هەردوو ڕەشنووسەکەمان یەخست ئەوەی ماوەتەوە داڕشتنەوەی کۆتایی سیاغەی نهایی ئێتلافەکەیە وەکو پەیڕەوی کار. لە دوای ڕێککەوتن نامەکەی یەکێتی و گۆڕان لە حەڤەی ئایارەوە هەردوو لا پێکەوە بەردەوامن لە کۆبوونەوە گفتوگۆکانیان بۆ کارکردنی هاوبەش لەسەر هەرسێ ئاستی سەرۆکایەتیەکە. هاوکات هەر لەو ڕەشنووسەی وەفدی هاوبەشی یەکێتی و گۆڕان ئامادە کرابوو بڕیاریاندا پێکەوە کاری هاوبەش بکەن بۆ خزمەتکردنی زیاتری خەڵکی کوردستان. شاخەوان عەبدوڵڵا، بادینانسات، سلێمانی.